من زۆر سپاسی هاندەرە خۆشەویستەکانەکەم ئەو خەڵکی کورتان هەمووی پشتگیریەکی زۆریانەکەیان کرد. یانی شێروانە لە نێو یاریگای خۆی ئەمڕۆ نەیتوانی یاریەکە لە بەرژەوەندی خۆی کۆتایی پێ بێنێت. ئەمڕۆ لە یاری گەڕانەوە بەرامبەر بەیانەی دێڕی بەسڕە بە ئەنجامی یاری پێشوو ڕۆشن و گەڕانەوە یاریەکەی دۆڕاند. ئەمڕۆ یاریەکە 3-3 بوو، بەڵام لە یاری ڕۆشتن یاریەکەی 2-3 دۆڕاندە بوو، بۆیە بە ئەنجامی دوو یاریەکەوە ئەمڕۆ نەیتوانی سەرکەوتن بەدەست بێنێت. ئەبینە لە دیمەنەکان ئەمڕۆ هاندەرێکی زۆر لە نێو یاریگای شێروانە ئامادە بوون و جۆش و خرۆشێکی زۆریاندا بوو بە یاریگاکە. ئەمەی بینن لە دیمەنەکاندا یاریزانانی یانی شێروانەیە دوای دۆڕاندنیان بە بێتاقەتی دانیشتون نەمەوێ بڕۆمە لای ڕاهێنەری یانەی شێروانە. کاک هەڵمە سڵاو لێبێ، ئەمڕۆ لە نێو یاریگای خۆتانە بۆچی نەتانتوانی یاریەکە لە بەرژەوەندی خۆتانە کۆتایی پێبێنن؟ وەڵای ئەمە لە جەمی یەکەمە هەندێڵی فەردی کراوانە هۆکارێک بوون بۆ ئەو گۆڵانەی لەسەرمان کرا، بەڵام لە جێمی دووەمە تیپەکە زیاتر باش و بەڵام نەیانتوانی گۆڵ بکەن. باشە، ساڵی داهاتوو شێروانە لە خولی پلەسی عێراق بەردەوامە بێت؟ بەڵایەوەی ئەوە لا ئیدارەیانەکەیە. باشە، هیچ شتێک هەبوو وا بکە یعنی ئەوەم ڕۆل ناو هاندەری خۆتان نابوون، هاندەرێکی زۆر بە جۆش خرۆشەوە هیخانیەدان، هیچ شتێک هەبوو کە وا بکایە و نەتوان سەرکەوتن بەدەست بێنن؟ وەڵایی ڕاستی من زۆر سپاسی هاندەرە خۆشەویستەکانەکەم ئەو خەڵکی کورتان هەمووی پشتگیریەکی زۆریانەکەیان کرد. لە ئاستی یاریکردنی یاریزانەکان ڕازی بوو ئەمڕۆ؟ ئاستی هەندێکیان زۆر باش و ئاستی هەندێکیانش زۆر خراپ بوو، هەندێکیان زۆر بێتەرکیز بوون، یعنی ئەو گۆڵانە هەندێک گۆڵمان لێکرا بەڕاستی زۆر ئاسان. شایەنی ئەوە بوون یاریەکە بدۆڕێنن؟ وەڵا شایەنی ئەوە نەبین، بەڕاستی لە جێمی دووەمە ئێمە زۆر باش یاریمان کرد، ئەگەر گێم یەکەم و یاریمانە بکرا بەنجامێکی زۆر باشتر لیانوانە بردەوە. باشە، دەستەکان خۆش بە کاک هەڵمە، زۆر سوپاس. بەڵێ وەکو باسم لێوە کرد ئەمڕۆ یانەی شێروانە لە یاری گەڕانەوە میوانداری یانەی دێڕی بەسڕەی کرد بە ئەنجامی یاری ڕۆشن و گەڕانەوە. یانی شێروانە نەیتوانی سەرکەوتن بەدەست بێنێ بۆ خولی پلە دوێ عێراق، هەر لە خولی پلەسەی عێراقدا ساڵی داهاتوش دەمێنێتەوە. وەکو ڕاهێنەر یانەکە باسی لێوە کرد ئەوە ئیدارەی یانەکە بڕیاری لێ دەدەن کە ساڵی داهاتوو شێروانە بەشداری لە خولی پلەسەی عێراق بکاتەوە یاخودنا.